تەنیا 10 کیلۆمەترە و ماوەی 8 ساڵە تەواو نەکراوە. ئەمە دیمەنی ڕێگەی نێوان قەزای پێنجوێن و مەرزی نێودەوڵەتی باشماخە. لە ساڵی 2014ەوە کاری تێدا دەکرێت و ئێستەژی لەگەڵ بێت نەتوانراوە تەواو بکرێت. ئەم ڕێگایە ڕۆژانە هەزاران گەشتیار و شۆفێر جگە لە سەدان تەنکەر و بارهەڵگری پێدا تێپەڕ دەبێت. خراپی ڕێگەکە ئاستەنگێکی زۆری دروست کردووە. لە کاتێکدا داهاتی تەنیا یەک ڕۆژی مەرزەکە دەتوانرێت ڕێگاکەی پێچاک بکرێت. ئەم جادەیە بە چاوی خۆمان نەبینین مەرزێکی نێودەوڵەتی گەورەی باشماقی لەسرە داهاتێکی گەورەی هەیە وە خودی پێنجوێن لانکەی شۆڕشەکان بووە. شۆڕشی ڕاپەڕینەکانی پێنجوێن شایستەی ئەوە بوون کە حکوومەت ئاوڕێکی جدی لێباتەوە. بەداخەوە وەکو پێویست ئاوری لێ نەدراوەتەوە. داهاتێکی یەک ڕۆژی مەرزەکە بای چاکردنی هەموو کێشە و گیرروگرفتەکانی ئەم جادە و ڕێگەوبانەکانە بێت. دوو مەرزی نێودەوڵەتی لەسەر ئەم ڕێگا هیچ خزمەتگوزاریەک نەکراوە بۆ ئەم ڕێگا. ئەمە چەندین پارەی تیاپەیا بێ مەرزانە هەر بە بیانی ئەوەش کە نازانم بڵێم چی هەر یەکی و پیلانێک بەکاردێنێ. قایمقامی پێنجوێنیش هاوڕایە کە دووسایدی پێنجوێن باشماغ سەریەشەی بۆ ئیدارەی قەزاکەش دروست کردووە. بۆی خەرجنەکردنی بوجەش لە ئێستاشدا کارکردن لە پرۆژەکەدا ڕاگیراوە. ڕێگەی دووسایدی پێنجوێن باشماغ هەتا ئێستا تەواو نەبووە کە ئەمەش بەڕاستی هەم سەرێشەی بۆ ئیدارەی قەزاکە دروست کردووە هەم ئاستەنگ و ناڕەحەتی بۆ خەڵکی سنووری پێنجوێن دروست کردەوە. بە تایبەتی ئەو ڕێگەی کە پێنجوێن و ناحیە گەرمک بەیەکەوە بەسێتەوە پردێکە کە ڕۆژانە ئەکرێ بڵێم بە زیاتر لە 1000 کەس بار هەڵگر و توێتاکە وەرزی کوشتتوکاڵ هاتوچۆی لەسەرەکەن. بەداخەوەش بە بیانووی نەبوونی بودجە ئەم ڕێگە تەواو نەکرا و ئومێد دەکەین بودجەیەکی باشی بۆ دابینکرێت بۆی بتوانرێت لە ئەم ساڵە هیچ نەبێت بەش لە کارەکانی تەواو بێت. دوای 8 ساڵ کارکردن ڕێگەی پێنجوێن باشماغ لە 175 تەواو بووە بەڵام بە بیانووی نەبوونی پارە هێشتا تەواو نەکراوە. گەرچی لە ئێستادا ڕێگاکە کراوەتەوە بەڵام بە پێی زانیاری تایبەت کە دەستی پەیام کەوتووە کۆمپانیای جێبەجێکار بەهۆی خەرجنەکردنی شایستە داراییەکان بەنیازە لە هەفتەی داهاتووەوە بەڕووی هەمشۆکاراندا دای بخات. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام مەرزی باشماغ لە قەزای پێنجوێن.